دوای ڕێکەوتنەکەی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپێک بۆ کەمکردنەوەی ئاستی بەرهەمێنانی نەوت، نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا 4 مانگ لەسەرێک لە ئاستێکی بەرزدا مایەوە. بەڵام لە کۆتایی هەفتەی ڕابردووەوە نرخەکەی با ڕێژەیەکی بەرچاو ڕووی لە دابەزین کردووە و گەیشتووەتە نەزەمترین ئاستی لە ماوەی ئەو 4 مانگەدا. ماوەی چەند ڕۆژێکە نرخی نەوت لە بازاڕەکانی جیهاندا با شێوەیەکی بەرچاو ڕووی لە دابەزین کردووە و نرخی بەرمیلێک نەوتی برێند بۆ $50.90 دابەزیوە. دابەزینی نرخی نەوت بۆ ئەمە ئاستە لە کاتێکدایە لە دوای ڕێکەوتنی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپێک بۆ کەمکردنەوەی ئاستی بەرهەمێنانی نەوت، نرخی بەرمیلێک بۆ $58 بەرز بووەوە. هەفتەی ڕابردوو خالید فالح وەزیری وزەی سعودی ڕەتی کردەوە وڵاتەکەی پابەند بێ با درێژکردنەوەی ڕێکەوتنامەی کەمکردنەوەی ئاستی بەرهەمێنانی نەوت لەلایەن وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپێک کە لە تشرینی دووەمی ساڵی ڕابردوودا ئەنجام درا و لە ناوەڕاستی ئەم ساڵیشدا وادەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە کۆتای دێت، کە تیایدا وڵاتانی ئەندام ڕێکەوتن ئاستی بەرهەمێنان بە ڕێژەی 1,700,000 بەرمیل لە ڕۆژێکدا کەم بکەنەوە. دابەزینی نرخی نەوت پەیوەستە بە چەند هۆکارێکەوە کە دیارترینیان بریتین لە هۆکاری سیاسی و ئاسایشی وڵاتانی بەرهەمێنی نەوت و ئاستی بەرهەمێنانی نەوتی بەردین لەلایەن ئەمریکاوە. هاوکات پەیوەستە بەو گومانانەوە کە لەسەر رووسیا دروست بۆ سەبارەت بە کەمکردنەوەی ئاستی بەرهەمێنانی نەوتەکەی. لەلایەکی دیکەشەوە پەیوەستە بە ئاستی نەوتی ئەمبارکراوی ئەمریکا کە لە هەفتەی ڕابردوودا بابڕی 8,200,000 بەرمیل زیادی کردووە. ئەوەش کاریگەری سلبی دەخاتە سەرهەوڵەکانی وڵاتان بۆ کەمکردنەوەی ئاستی بەرهەمێنانی نەوت و بەرزکردنەوەی نرخەکەی لە بازاڕەکانی جیهاندا. وادەی جێبەجێکردنی ڕێکەوتنەکەی تشرینی دووەمی ساڵی ڕابردووی وڵاتانی ئەندام لە ڕێکخراوی ئۆپێکدا لە ناوەڕاستی ئەم ساڵدا کۆتایی پێدێت. لەو چوارچێوێژدا شارەزایانی بواری وزە دەڵێن ئەگەر ڕێکەوتنەکە درێژ بکرێتەوە نرخی نەوت باشەوەیەکی بەرچاوڕوو لە بەرزبوونەوە دەکات و نرخی بەرمیلێک دەگاتە نزیکەی $6. بە پێچەوانەشەوە ئەگەر ماوەکەی درێژ نەکرێتەوە ئەوە نرخەکەی بۆ خوار $45 دادەبەزێت. بەرهەم ساڵح NRT